بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه أما دبوان السلام عليكم ورحمة الله وبركاته دیارە سەرڕایەوەی کە بە خێراتنێکی گەرمی ئێوەی خۆشەویست و ئازیز و بەرز و بەڕێز دەکەین بەخشین و بەخشندەیی فرمانێکی خوا و پێغەمبەری خوایە. خوای گەورە ئەمرمان پێ دەکات دەفەرمێ وەئەنفقوا مما رەزەقناکم، ئەوەی کە خوا بە ئێوەی بەخشیوە ئێوەش بیبەخشن بە خەڵکێکی دیکە. بۆیە دەبێت ئینسانی موسڵمان لەو ماڵەی کە خوا پێی دەبەخشێ بیبەخشێ بە کەسانێک کەوا لە ئەوان هەژارترن. بۆیە لە ئیسلامدا نیظامی زەکات هەیە. دینەکانی کە زەکاتیان تێدا نییە. زەکات چییە؟ تؤخذ من ئەغنیائهم وتوزع على فقرائهم. لە دۆڵەمەندەکان وەردەگیرێ دەدرێتە فەقیرەکان. یەک لەو کافرانەی کە بوو بە موسڵمان و بۆ لەو زانایانە کتی تەنها لەبەر سیستەمی نیظامی زەکات بوون بە موسڵمان. وەرە کەسێک پارەی هەیە خوای گەورە لەسەری واجب کردووە ساڵانە 102 ئەو ماڵەی دوونیوی ئەو ماڵەی دەبێ ببەخشێ. ئەگەر دەفتەرێک دۆلاری هەبێ ساڵانە دەبێت هەڵبستێ زەکاتی لێ بدە لە 100 لە دەفتەرێکا 2 وەرەقە و نیو بدا. بۆچی؟ خوا لەسەری واجب کردووە و فەرمانی خوای پەروەردگارە بۆی فەقیرەکان دۆڵەمەندەکانیان خۆش بوێ و دۆڵەمەندەکان بە زەیان بە فەقیرەکان دابێتەوە و لەناو کۆمەڵگادا تەبایی و یەکسانی دروست بێ. ئەدێ ئەگەر دۆڵەمەند ئاگای لە فەقیر نەبێ، فەقیر سود لە دۆڵەمەند نەبینێ، ئەو دوو تەبەقە لێک جیا دەبنەوە و کەیفیان بە یەکتر نایە. بۆیە ئینسانی موسڵمان دەبێت ماڵی خۆی ببەخشێ هەم بە ئاشکرا هەم بە نهێنی. ئەوە خوا لە قورئانە باس کردووە دەفەرمێ وأنفقوا مما رزقناكم سرا وعلانية. ئەوەی کە خوا پێی بەخشیون هەم بە نهێنی بیبەخشن هەم بە ئاشکراش بیبەخشن. کە بە نهێنی دەیبەخشن لە هێندێک حاڵەتدایە، بە ئاشکرا بۆ دەیبەخشن تاوەکو خەڵکێکی دیکە تەماشاتان بکە. واتە کەسێ بۆی هەیە ماڵەکەی خۆی بە ئاشکرا ببەخشێ بۆی عالەم چاوی لێ بکە بڵێ بە ئەمیش وەک ئەو خێر بکەم. بۆیە دەستگای بەخشین یەکێکە لەو دەستگا گرنگانەی کە لە سەرتاسەری هەرێمی کوردستان دەستی هەژاران دەگرێ، دەستی دۆڵەمەندەکان دەگرێ و پارەیان لێ وەردەگرێ دابەشی سەر هەژارەکانیان دەکا. ئەوەش لە ژێر باڵ و چەتری کۆمەڵی ئیسلامی کوردستانە. کۆمەڵی ئیسلامی کوردستان توانیوێتی وەکو حیزبێکی سیاسی خاوەنی چەند مەشروع و پرۆژەیەک بێت کە جێگای شانازیە. یەک لەوانە خاوەنی خەستەخانەی بەخشینە. خەستەخانەی بەخشین کە مانگانە دەیان کەس سەدان کەس لەوێدا چارەسەر وەردەگرن بەبێ بەرامبەر. ئەوە فەزلەکەی دەگەڕێتەوە بۆ دۆڵەمەندەکان و بۆ کۆمەڵی ئیسلامی کە لەژێر چەتری ئەو داتواندراوە ئەو مەشروع و پرۆژە خەیریە بکرێ. خاوەنی دەستگای نووری حیکمەیە. نووری حیکمە دەستگایە کە مناڵەکانمان فێری قورئان و ئەخلاقی جوان دەکا کە لە سەرتاسەری کوردستان 7500 تەڵەبەی هەیە. بۆیە بەڕێزان ئەوەش لەژێر چەتری کۆمەڵی ئیسلامی کوردستانە کە ئەو منداڵانەوان فێری ئەخلاق و قورئان و ڕەوشتی جوان دەبن. خاوەنی کەناڵی ئاسمانی بانگەوازە کە مامۆستایەکە لە ماڵەکانماندا دەرس بە خێزانەکانمان و بە خوشکەکانمان و بە مناڵەکانمان دەڵێ. چونکە ئەوڕۆ ئێمە سەرڕایەوەی کە قەیرانی داراییمان هەیە قەیرانی ئەخلاقیشمان هەیە. چێ نەسیحەتمان دەکا، چێ ئامۆژگاریمان دەکا، چێ ڕێی باشمان پیشان دەدا. بە تەکید زۆربەی وێستگەکان زۆرگەی مەحەتە و مینبەرەکانی کۆمەڵی ئیسلامی لە خزمەتی ئێوەدان بۆی لە ڕاستە شەقامی ئیسلام و لە ئەخلاق و ڕەوشت بەها باڵاکان دوور نەکەوینەوە. بەڕێزان پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام دەفەرمێ فێرمان دەکا کە بەخشین کەم بەخشین عەیب نەبێت بەڵام نەبەخشین عەیبە. وەلحەمدولله بەرپرسەکانی کۆمەڵی ئیسلامی وەکو سادە و ساکاری و خاکیبوونی وەکو ئێوە دەژین. بۆی فێری هەموو جیهان بکەین کەەوە ئەسڵی ئیسلامەتیە و ئەسڵی قورئان و سونەت و ڕێبازی پێغەمبەر ئاوامان داوا لێ دەکات. بۆیە هیوادارین دەستگای بەخشین لە بەخشندەیی خۆی بەردەوام بێت
و ئەو عیلاقە و تەواسولەش بەهێز بێ و دەستخۆشیش لە برای بەڕێزمان کاک عوسمان دەکەین کە وەکو جوندیەکی ماندوونەناس و ئەو ستافەی کە لەگەڵیەتی لە ئەنجومەنی خەلیفان بەڕاستی ماندوون و لە خەمی ئێوەدان لە خەمی خەڵکی ئەو دەڤەر و ناوچەدان و ئینشاءالله سەرکەوتو و سەرفراز دەبن و بەختەوەر دەبن. بەڕێزان بەو شێوەیە دادوەری و یەکسانی لە کوردستاندا پەرە بسێنێ یان خەڵکانێک بێن دەست بەسەر مڵک و ماڵ و زەوی و زار و موچە و هەموو شتێکی ئێمە دابگرن. لە کاتێکدا خەڵک پارەکانی ئێمە دەخوا موچەی خەڵک دەبڕێ هەڵدەستێ بە دزینی نەوتی وڵات سەروەت و سامانی وڵات ئەوە کۆمەڵی ئیسلامی کوردستانە سوال دەکا لەبەر دۆڵەمەندەکان بۆی فەقیرەکان وەکو یەک بژین و هەست بە کەمێک لە معاناتەکانیان کەم کاتەوە.